دوای تێپەڕبوونی 6 مان بەسەر زەمین لەرزەکەی ساڵی ڕابردوو کە بەشێک لە ڕۆژهەڵات و باشووری کوردستانی گرتەوە، بەتایبەت لە شارۆچکەی دەربەندیخان زیانێکی زۆری ماڵی بەدوای خۆی داهێنا. لە ئێستادا هاوڵاتیان دوای بێئومێدبوونیان لە بەڵێنەکانی حکوومەت بۆ قەرەبووکردنەوەیان خۆیان دەستیان بە دروستکردنەوەی خانووەکانیان کردووە. شەوی 12 مانگی 11 ساڵی ڕابردوو زەمین لەرزەیەک بە گوڕی 7 پلەی ڕێختەر عێراق و ئێران و چەند وڵاتێکی ناوچەکەی گرتەوە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شارۆچکەی دەربەندیخان، جگە لە گیان لەدەستدانی چەند کەسێک چەند خانوویەکیش بەهۆی زەمین لەرزەکەوە ڕووخان و چەند دانەیەکی دیکەش زیانیان پێگەیشت. دوا بەدوای ڕووداوەکە بەرپرسانی حکومی لەسەر ئاستی باڵا سەردانی ناوچەکەیان کرد و بەڵێنی قەرەبووکردنەوەی زیانەکانیان پێدان. بەڵام لە ئێستادا بەهۆی بێهیوابوونیان لە بەدەمەوە هاتنی حکومەت بە شێوەیەکی پێویست خەڵکی خۆیان خەریکی دووبارە دروستکردنەوەی خان و ماڵەکانیانن. هاوڵاتیەک دەڵێ دوای ئەوەی لیژنە قەرەبوو سەردانیان کردووە زیانەکانیان بە نزیکەی 50 ملیۆن خەمڵاندووە، بەڵام ئەوان لە بەرامبەردا تەنها 4 ملیۆن دیناریان پێداوە. بەسپاسە کۆمەڵی خێرخوای ئەم وڵاتە کۆمەکییان کۆ کردەوە نادیان بۆم شارە بەسپاسەوە لە مەوادی ئینشایی لە شیش و لە بلۆک لە چیمەنتۆ هەرچەندە ئەم بابەت بڕەکە کەم بوو لە چاو داخوازی و پێویستیەکان نەبوو، بەڵام ئێمە ماڵیان ناوا بێ دەستی ماندووبوونە نەگوشین خی گەورە نانی ناندەر نەبرێت لە ڕاستیە. لەگەڵ ئەو هاوکاریەوان کردوانە وکو پێم وتن بارتەقای زەرەر و زیانەکانی ئێمە نییە، زایدە و هاوکاریان نەبێ ئەو کتریشی لەسەر باخەڵی خۆمان ئێمە بەڕاستی لەسەر باخەڵی خۆمان و لەسەر ئەرک و مەسروفی خۆمان هەڵەسین بە ئاودانکردنەوە چاکردنەوەی بیناکان و ماڵەکان. بەپێی بەدواداچوونەکانی پەیام تا ئێستا تەنها لە 100 زیان لێکەوتوانی دەربەندیخان لەلایەن ڕێکخرا و دەستگا خێرخوازیەکانەوە هاوکاری کراون. بەشێکی کەمی قەرەبووەکەش لەلایەن حکومەتەوە کراوە. قامی دەربەندیخانیش ڕایدەگەیەنێت ئەو بودجەی لەلایەن حکومەتەوە تەرخان کراوە زیاتر بۆ چاکردنەوەی بەنداوی دەربەندیخان و فەرمانگە حکومیەکانە. شاری دەربەندیخان بڕیارێندا بە بڕی 1 میلیارد دینار قەرەبووی بڵکوبڵی هاوکاری بەنداوی دەربەندیخان کردنەوەکو سەرەتایەک و هەروەها ملیارێک دیناریش بۆ تۆڕی ئاو کارەبای دەربەندیخان کە زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتە بوو و دواتریش بڕێک پارە بۆ سێکتەری تەندروستی و پەروەردە تەنخان کرا و پێشینەیەکیش خرایە بەردەستی ئێمە بۆ چاکردنەوەی ئەو فەرمانگانەیەکەوە زەرەر و زیانێکی کەمیان لێکەوتووە و کارەکان تا ئێستا بەردەوامنتیانە. بەڵام وەکو هاوڵاتیان تەنها ئەوە کراوە کە ئەو هاوکاریانەی کە هاتووە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و عێراقیەکان و کوردستانیەکانەوە و هەروها کۆمپانیەکان کە لە ڕێگەی ئەو کەمپەینەوە کە کرا هاوکاریەکی تا ڕادەیەک باش گەشتە دەستمان، بەڵام لە ئاست پێداویستەکانی هاوڵاتیانە نەبوو، بەڵکو زەرەرەکان زۆر لەوە گەورەتر بوون. ئێمە توانیمانە لە 130 قەرەبووی هاوڵاتیان بکەینەوە تا لە 170 تا ئێستا نەکراوەتەوە. بەنداوی دەربەندیخانیش لەلایەن حکومەتی ناوەندەوە هەوڵی نۆژەنکردنەوەی دەدرێت. حکومەتی هەرێمیش سەرەتای زەمین لەرزەکە بڕی 1 میلیارد دیناری بۆ فریاکەوتنی خێرای بەنداوەکە تەرخان کرد. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.